ئێستا یەکەم کاروانی حاجیان هەرێمی کوردستان لە ڕێگەیان فڕۆکەخانەیە و گەیشتنەوە هەرێمی کوردستان دیارە فڕۆکەکە زیاتر لە 150 حاجی نیشتەجێی سلێمانی و دەوروبەری تێدا بوو. ئەمە لە کاتێکدا 5 ڕۆژ بەر لە ئێستا لە ڕێگەی وشکانیەوە 650 حاجی سنووری سلێمانی بە ئۆتۆمبیل گەڕانەوێرە، بەڵام لە ڕێگەی هێڵی ئاسمانیەوە یەکەم کاروانیانەکە وەک باسم کرد دەخولک بەر لە ئێستا گەیشتەوە فڕۆکەخانە. ئێستا حاجیان سەرقاڵی ڕێکاری ئیدارەکانی نێو فڕۆکەخانەن کە سوکارەکانیان هاتون مەبەستی پێشوازیکردنیان بە گوڵ و شیرینی پێشوازیان لێکەن. ئەم دیمەنانای بینن دیمەنی یەکەم حاجیەکە پاش تاوبوونی ڕێکارە ئیداریەکان فڕۆکەخانەی نێودەوڵەتی سلێمانی جێدێڵێت. بەڵێ ژمارەیەکی هێزگار زۆر لە کەسوکارەکانیان هاتوونەتە بەشی پێشوازی فڕۆکەخانە. جاڵی قەرەباڵغێکی زۆر لە بەشی پێشوازی فڕۆکەخانەکە دروست بوو، وەک باسم کرد کە سوکاری ئەو حاجیانن کە بەمدەستی ئەنجامدانی فەریزەی حەج یان لە وڵاتی سعودیا کردبوو. ئەمڕۆ یەکەم کاروانیان گەیشتووە. ئیتر لە کاتژمێرەکانی داهاتووە ڕۆژانی داهاتوو تەواوی حاجیان لە ڕێگەی هێڵی ئاسمانی چ لە فڕۆکەخانەی نێودەوڵەتی سلێمانی چ لە فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێرەوە دێنەوە هەرێمی کوردستان. دیارە ژمارەی و حاجیانی کە لە ڕێگەی هێڵی ئاسمانیەوە دێنەوە بۆ فڕۆکەخانەی نێودەوڵەتی سلێمانی ژمارەیان 2500 حاجیە و بە هێڵی وشکانی و بە ئۆتۆمبیلی 750 حاجی پێشووتر 5 ڕۆژ بەر لە ئێستا گەڕانەوە سلێمانی. دیارە بۆی جەنجاڵی و قەرەباڵغی کە سوکارەکانیان دەرفەتی ئەوە نییە ئێمە ڕاستەوخۆ حاجیان بدوێنین، بەڵام هەرە وڵەتی نەگەر وێنەگرەکە دیمەنەکان بدوازێتەوە. پەیامت چییە پاش گەڕانەوەدا فەریزە؟ دڵم زۆر خۆشە بەم حەجا زۆر خۆش شوێنێکی پیرۆزە ئاواتەخوازم هەموو کەس بکاتە ئەو شوێنە زۆر دڵم خۆش و بەو شوێنە زۆر شوێنێکی خۆش و پیرۆزە. ئیتر سوپاس. 3-4 ساڵە چاوەڕێ ئەم ڕۆژە خۆشم زۆر دڵم خۆشە، نازانم لە خۆشییا چی بکەم. یاخوان و خوشە بێ لە هەموو براو خوشکەکانم. دوعام بۆ هەموو خوشک و برا هەموو کەس و کار کردووە هەموو گەلی کوردستان. زۆر سوپاسی تر. بەڵێ هەوڵەدەم زۆرترین دیمەنەکان بدوازمەوە. ئەوە ژمارەی ئەو حاجیانن کە پاش ڕێکارە ئیدارەکانی نێو فڕۆکەخانەی نێودەوڵەتی سلێمانی دووبارە بە کەسوکار و خانەوادە و خێزانەکانیان شادە بنەوە لێرە بە بەخشینی گۆڵ و شیرینی پێشوازیان لێکرد. دیمەنەکان ئەگوازمەوە دواتر زۆرترین لە حاجیان لە ڕێگەی ماکیکەینەوە ئەمانەیە پەیامیان بگەێنین. دیمەنانای بینن دیمەنی ڕاستەوخۆی نێو بەشی پێشوازی فڕۆکەخانەی نێودەوڵەتی سلێمانیە. زۆرترین ئەو وڵاتانی لێرەن کە سوکاری حاجیان وەک باسم کرد بەمبەستی پێشوازیکردن لە حاجیان یاخودن کە سوکارەکانیان هاتوونەتە نێو فڕۆکەخانە بە زیاتر لە 2 کاتژمێرە بێوان لە چاوەڕوانی و گەیشتنی فڕۆکەکە بوون. وا بڕار بوو کە کاتژمێر 6:30 لە یەکەم کاروانی حاجیانی هەرێمی کوردستان لە ڕێگەی فڕۆکەخانەی نێودەوڵەتی سلێمانیەوە بگا. بەڵێ هەوڵەدەم دیارە ڕێکارەکان زۆری پێچێت تا حاجیان لە نێو فڕۆکەخانەکە دێنێتەوە. هەوڵەدەم کە سوکارەکانیان بدوێنم بزانم پەیامی ئەوان چییە بە بۆنەی گەڕانەوەی سڵاوتان لێ بێم کاتان باش. چێتان لە حەج بووە بمەست؟ بسم الله الرحمن الرحیم الحمد لله. دەستخۆشیتان لێگەم. وڵا باوکم لە حەج هاتووەتەوە ئینشاءالله خوای گەورە پیرۆزیکە لە هەموو لایەک و داواکارم لە ڕەب العالەمین ئەوانەی کە ناویان نەهاتوەتەوە ساڵێکە نایان بێتەوە ئەم خۆشە ببین ئینشاءالله.
دەستخۆشیش بۆیە قوربان. مدەی کە باوکت لە سەرقاڵی ئەنجامدانی پەرێزی حەج پەیوەندیتە بوو لەگەڵا چۆن باسی دۆخەکەی کرد؟ قوربان الحەمدولillah خۆشم لێ بووم بەس من خۆم زووتر گەڕامەوە هەر لە خزمەت باوکمان بووم الحەمدولillah خۆم زووتر گەڕامەوە ئێستا چاوەڕێوەکەمش هاتوێتەوە بەخێر بێتەوە سەرچاوم یاخوا هەمیان بەخێر بن خوای گەورە تاعات و عیبادەتیان قبوڵ بکە ئینشاءالله. ساڵ لەوێ بوێت لە ڕێگەی وشکانی؟ نا هەر ئێمە بە تارە ڕۆشتین خۆمان بە خاز ڕۆشتی. بەڵێ قبول کردیان ساڵ الحەمدولillah کەشێکی ئارام و خۆش و پەڕیزەیەکی گەورەیە خوای گەورە لە هەمووانی قبوڵ بکە ئینشاءالله. دەست من الحەمدولillah من دووەم حەجمە تا بڵێ خۆشە بێزار نابی بە تاقەت نابی چەنە پلەی گەرما بەرز بێ هەز بە عرق ناکە شێ دەوڵەمەنە چێ فەقیرە خوای گەورە قبوڵی کە لە هەموو لێر چۆن باسیەکە ئەڵێ مەشهەدی قیامەت کە فەرقی نییە چی عەرەب بێت چی عەجەم بێت چی کورد بێت ئیتان لێوە تۆ بەسەوە بیر لەواکەیت و عیبادەت بکەیت چۆن بچی خواپەرسی بکەیت چۆن بچی بۆ عەرەفە چۆن بچی بۆ مینا و مزدەلیفە خوای گەورە قبوڵی کە دەستان خۆر بێر. سپاس ئەستا پەرێزی حەج کوڕەکەم چێکە ئێسای بینی گەڕایە؟ دەم کردم ساڵ بەڵێ بە قوربانە وێنەگرەکە و کات لە زۆرترین کەس و کارەکانە نەدوێنی کا حاجی سڵاو دەبێت قوربان شێت لە پەرێزی حەج کوڕێکم چییە بینیت لە پرۆگەکە دابەز؟ وەڵی نەبینینە وەڵاوی سەرێرە دانیشتم و خێراتنیانەکەم و بەخێر بنەوە سەر چاوم وا تێرەدان قوبڵ کە ئینشەڵا خوالیان قوبڵ کە پەرێزی حەجت ئەنجام خۆم چووم بۆ حەجارە وەڵا بینەرانی باس پێی کردە وەڵا پێ خۆشحاڵم و خۆشە لەخوا بەزیاو بێ خۆم سپاسی دەسا منەکانەکەم و ماڵی ئەوانە ژاوە بێ ماڵی ئەوە ژاوە بێ دەست خۆشی بێ. بەڵێ ئەمەوێ زۆرترین دیمەنەکان بینی لێرە لا نێزگرتنی ئەگەر وێنەگرەکە ئەو دیمەنانە گوازێتەوە ڕۆڵە و دایکێک یاخود دایکێک بە حەسرەتەوە ڕۆڵەکانی بچووکەکانی لا مێزەگرێ پاگەڕانەوە لە ئەنجامدانی پەرێزەی حەج لێرە دیمەنی شادبوونەوەی حاجانە بە کەس و کارەکانیان فرمێسکی شادی و بەخشینی شیرینیە لەلایەن کەس و کارەکانەوە بە حاجیان و حاجانی بە ئاماشەوە ژمارێکی ێزگار زۆریان دیاری و هەتی تایبەتیان بۆ کەس و کارەکانیان هێناوە بەڵام بەڵێ دیارە لەلایەن بەڕێوەبەرانی فڕۆکەخانەی دەوڵەتی سلێمانیەوە داواکەن کە لە پێناوی تەڕەباڵغی جەنجاڵینی و فڕۆکەخانەکە کەم بێتەوە لە بەڕەوەی گەشتیاری دیگەش بجگە لە حاجیان لە ڕێگەی فڕۆکەخانەیەوە ئەگەڕێنەوە لە وڵات و شار و شارەکانی وڵاتەکانی دیکەی ئەوروپا و ئەمریکا ئەیانەوێ جەنجاڵەکەی فڕۆکەخانە کەم بێتەوە بۆ داوا لە ڕاگەیاندنەکانەکەن نێو فڕۆکەخانە چۆڵکە نەم دیمەنانای بنن دیمەنی بەشی پێشوازی نێو فڕۆکەخانە ئێمە چینە دەرەوە ئەگەر دەرفەتە بێت لەوێ زۆرترین لە حاجیانە دوێنی سڵاو دێمە مامەگیانە بکاتەوە باش باشی فعالیتی قبول کرد بێ هەست وا بێەوەی بە قوربانە بیا خوامی دێش بێت هەستێکت هەبوو لە وڵاتی سعودی خۆشمان کە سەفەرێکی پیرۆزمان کرد کۆمپانیا چاک بوو خەڵکێکی باش بوو لەخوا بەزیاد بێ خوشە بێت لە هەموو مسلمانێک پێ بۆ ئەو شوێنە پیرۆزە هەست بەچی وەڵا حەست حەز بە خۆشیەکەکەی حتۆ لە ڕۆزەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم نوێژەکەیتەوە سەلام لە پێغەمبەری خواکەی صلی الله علیه و سلم ئیتر لەوە خۆش دەبێت زۆر خۆش بوو سەفەرێکی خۆش بوو کەم و کوڕیمان نەبوو لەخوا بەزیاد بێ یاخوا بێەوەی بێ لە قوربان دەرفەتە بێ زۆرترین لە حاجیانە دوێنی مامۆسایان سڵاوی خوا لێبێ خوای گەورە لێتی قبول کرد بێ ببوورە ئاوکاری دەگەینە تا چ دەخوارەوە پەیامت چیە لە پاشگەڕانەوە لە ئەنجامدانی واللهی بەڕاستی خۆشحاڵین کە خزم و کەس و کارە بینین و بەڕاستی کە لەوێژ بووین الحەمدولillah ئەو تاعات و عیبادەتانەمان وەکو خۆی جێبەجێ کرد و ئێستاش گەڕاوینەتەوە نیشتیمان بەڕاستی لە هەموو شتە شیرینترە خوای گەورە ئێوەش دامەزراوکە و بە نسیبی ئێوەشی بکە ئینشاءالله والله زیاتر باوەڕکە من لەبەر خەڵک خۆم لەبیر چووە خەڵکەوەنە داوای لێ کردووم کە دوعا بکەم زۆر خەڵک داوای کردو دوعام کردووە بۆ براکانم بۆ خزم و کەس و کارم بۆ هەموو ڕەفیق و دۆستانم کەوا داوایان کردووە و داوامان کردووە خەڵک بەڕاستی سەلامەت بێ دامەزراو بێ زۆرێکی داوای کردووە مناڵی نییە خوا مناڵی ساڵحی پێبەخشێ
بەعام دوعامان کردووە بۆ کوردستان کە خوای گەورە لە بەڵاو موسیبەت و زوڵم و زۆر و ستەم هەموو لایەکمان بە دوور بگرێ و زۆر دوعای تریش کە ڕاست پێراوین و کراوین بەوەشی. جارش وڵاتی سعودیا بینی پێشتر عمرت کردو بیا بۆ فەریزەی حەج؟ ئەمە دووەم جارمە حەج بکەم. خوای گەورە بە نسیبی هەموو لایەکی بکە ئینشاءڵڵا. ئەستە چییە لەوێ موسڵمانانی تەواوی وڵاتانی دنیا لەوێ کۆ بن و چی ئەستێ بە تۆ بەخشێ بە ڕەنگە جیاوازەکان بە زمانە جیاواز؟ وڵای تۆ ئەو قیبلەیەکەوە ساڵەهای ساڵە هیوایە 50 ساڵە 6 ساڵە ڕووی تێکە ئەچێت لەوێ بە چاوی خۆی ئەیبینێ. ئەو پێغەمبەرە خۆشەویستەی کە ساڵەهای ساڵە شوێنکەوتەیەتی ئەچێتە خزمەتی و سەلامی لێکەوە ئەچێتە نزیکیەوە و هەروەها کێوی عەرەفە و مینا و مزدەلیفە و حەجەر الئەسەد و بەشێش بە هەندێک شتی تایە ینی لە بەهەشتەوە هاتووە. ئینسان بەڕاستی کاتێک ئەچێتە ئەو شوێنانە هەستێکی زۆر زۆر خۆشی بۆ دروستە بێ بەڕاستی. سپاس مادوومان کردی ببورە. بەڵێ ئەوەی بینەر و بیسەری بوون ڕای بەشێ لە حاجیان بووکە لە ڕێگەی فڕۆکەخانەی دەوڵەتی سلێمانی و گەڕانەواری کوردستان لەگەڵ کەس و کارەکانە نەگەڕێمەوە بەلایەوە. سپاسی پێمنێرمان ڕزگار جەبار دەکەین بەردەوام دەبێت.